الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء برای خۆی بەخشندەی میهرەبان بە پێویستە زانم دەستگای سوپاسێکی بێپایانی دەستگای نوری حکمە بکەم کە هەمیشە و هەموو کات لە هەموو وەرزەکانی ساڵ و بە تایبەت لە وەرزی هاوی بەرنامە و پرۆژەی تایبەتیان هەیە بۆ وەکوڵە خواستنەوەی ئەو شوۆی کە لە هاوینە بۆی مناڵان لە دەرەوە نەبن لە گەڕەکەکانان نەبن مەشغوڵی ئایپات و تەکنەلۆژیان نەبن هەوڵە دەن کە پرۆژەی ناوازەی وەکۆم پرۆژانە بخەنە خزمەت وەکوڵەنەوەکان و نەوجوانەکانمانەوە بۆیە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە خزمەتیان نبووین داواکاری لەخوای گەورە نمونەیان زۆر کە هەمیشە ئەرکیان کێشاوە ئەم دەستگایە چەند با بڵێن بازنەیەکیان هەیە لەسەر ئاستی سنووری ناحیەی زەڕایانیش کە ئێمە دوور و نزیک ئاگامان لە هەوڵ و هیمەتەکانیان هەیە ئاگامان لە شەو نەخوونیەکان و پرۆسە و پرۆژەکانیان هەیە بەردەوام لە خەم و هەمی پەروەردەکردنی نەوەی وەکو ئاڵێ نەوجەوانێکی تەندروستان بە دین و ژینی کۆمەڵگاکەمان وەکوڵێ نقطەی زۆفی ئەمەمانانیش بابەتی غەزەیە ڕاستی ئەو هاتو قڕێکی بینین لە غەزا ئەو هەموو نەهامەتیە بینین ئەو ناڕەحەتیە بینین بۆیە پێویستە هەموو کەسێک کە هەست بە ئیساماتێکی دینیەکە هەست بە بابەتێکی ڕۆحی دینیەکە هەم کە تەسیری تێبکاوە بەڕاستی ئەوە بۆ چەند ساڵە بێ ئەو میلەتە لە ناڕەحەتی و نەهامەتی و چەرمەسەریان هیواخوازین و داواکارین لەخوای گەورە کە ئەم قات و قڕیان لەسەر هەڵگرێ بۆ مەڵگای مسلمانان سەرکەوتوو ما ئاهەنگی بەشی مناڵان و نەوجوانانی دەستگای نوری حکمە لقی شارە زورە لە ڕاستیە لقی شارە زور خۆی خاوەنی لقێک و 5 بازنەی فەرمی و بازنێکی نافەرمیە با بڵێن ئێستا ئەم ئاهەنگەی جەنابتان ئێوە لێرە بۆی ئامادەن ئاهەنگی لق و 3 بازنەیانە بازنەی قەرەگۆل و دەربەنیخانمان لەگەڵ عربەتمان لەم ئاهەنگە بەشدار نەبوون ئەمە ئاهەنگی با بڵێن بازنەی مامۆستایان و ڕۆشن بیران و زەڕانی لەگەڵ لە خۆیە سوپاسی سوایشی خۆی پەروەردگارکەین کە توانیمان ساڵێکی تری خزمەت بخەینە سەر خەرمانی سەروەریەکانی نوری حکمە ئەوەی کە لێرە کە گرنگە لێرە من ئاماژی پێ بدەم ئەوەیە ئەم ساڵ زیاد لە 300 خوێندکار لەم بەشە تەنها لە بەشی منداڵان و نەوجوانان توانیوانە سوودمەند بن لە کار و چالێکیەکانی لە خزمەتەکانی لە عیلم و زانستەکان و لە خزمەتی مامۆستایانی نوری حکمە ئێستا ئەمڕۆ ئاهەنگیان بۆ ئەگێڕین بەو مناسبەتەوە کە زیاد لە 300 خوێندکارە بن ئەمڕۆ خەڵات و شەهادەکانیان وەرەگرن و پێێنە ناو قۆناغێکی تری خوێندن و زانیاری لە دام و دەستگای نوری حکمە.
داگرکردنەوەی ئەنجامی هەوڵمان دووبوونی ساڵێکی خوێندنمان بە هاوکاری مامۆستایان و پشتگیری دایک و باوکمان بەدەستمان هێناوە. هیوادارم مناڵەکانتان بنێرم بۆم خولە لەم ڕۆژگارەی کە تۆڕی شەیتانەکان و دۆستەکانی وەکو تۆڕی ماسی دانراون بۆ ئێمە بۆ مناڵەکانمان بۆ ئەوەی لە خشتیان بەرن سوپاس بەخوای گەورە کە دەستگای نووری حکمە وەکو ڕێکخراوێکی پەروەردەیی هەڵەسێ بە پەروەردەکردنی مناڵەکانی ئێمە و ئەوەکە پرسەی ئێمەی سوو کردووە بەڕاستی داواکارین لە خوای پەروەردگار کە هاوکاریان بێ من وەکو باوکی قوتابی کە لێرەم بەڕاستی دەستگای نووری حکمە جێدەستیان دیارە لە شارە زوور لە شارەکانی تر داواکارم لە خوای پەروەردگار هەمیشە کارەکانیان بەرەو پێشەوە بڕوە و ئەمڕۆ کۆتا ڕۆژی بەشی منداڵان و نەوجەوان منداڵان بوو لێرە کە ئاهەنگیان بۆ کراو بە سەرکەوتی و قۆناغیان تێپەڕان سوپاس بەخوای گەورە. في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان